هەدی کابراکەتان لە چێیە؟ لێرەیە کاروان بڕۆ نیات بانکە بەسەر چاو کاک. کاکڕۆف مەمنونتە بم ئەو کێشەیەم بۆ چارەسەرکەی. غەمی هەندێت نەبی بڕاتە بیتر و وای دارێت چارەسەر کرایە. منیش ئەوەم دەوێت. هیچ غەمی وەک نەبیت. کاکە وای ماشەڵڵا ماشەڵڵا لە هەردوو براکان جوانترە یا خۆ بەخێر بەخۆت بەخێراتی. سپاس. جەنابی پارێزەر ئەم دەزانم ئەتوو لەوە منت بان کردی و چیشت بەمنا. زۆر باش. با من پێ بڵێم بە هیچ نەوعەک لەسەر فرۆشتنی ئەو مەزرعەیە موافق نیمە. بۆ موافق نیت؟ ها؟ بۆ موافق نیت؟ لێگەڕێ کوڕەکەم دیارە وەزعت باشە و پارە زۆرە ها؟ جەنابی پارێزەر پارە لای من گرنگ نییە بەڵام سەیرم بەو سەردەمە دێ هەتا بە گەنجەکان ڕادەگا پیرەکانیش لە دوی پارەینە. کوڕەکەم جۆ لە من ڕابیرە بڕوا بکە پارە هەموو دەرگا داخراوەکان دەکاتەوە. لای من گۆڕی باوکم وەسەتەکانی باوکم زۆر لە پارە بەنەرخترا. واز لە باوکم بێنە بێڵە با ئاسوودە بێ لە ناو گۆڕەکەشیا. بەسە تۆش خەریکە بۆ پارە خۆت دەفرۆشی. بێئەحترامی نەکەی بەرامبەر بە براکەم. نەسەخۆ ئەم گۆچێشەکە ئالۆستر دەکەم. بەرجەنابی پارێزەر هیچ ناڵێ. جۆ لە من ڕابیرە هەستم لە جەمامەن بەتەنیا دەمەیە بەتەنێ لەگەڵی قسەیکەم. باش هەستم بڕۆ هەر دەبی ڕازی بی. لێیگەڕێ. کوڕی خۆ. جەنابی پارێزەر بەڵێ. بێڕێزیت بەرامبەر ناکەم لە من گەورەتری. سپاس. بەڵام جارێک کە لەسەر مۆزوعی قسەی لەگەر من مەکە. وەرە دانیشە جارێ دوو قسەمان بێکەوە نەکردیە. ئەمن هیچ قسەم نییە لەسەر مۆزوعی. وەرە قبول ناکەم تێگەی یان نا. وانابی خۆت دەفرۆش. وەرە وانابی بێخۆمەتی مەکە. وانابی براکان وانابی وەرە دانیش وەرە. ئەوە خۆی بێئەدەبە. دەسانە دانیشم هێور کاکە لێم گەڕێ ئێستا با بچم هەلای بکەم. دانیشە تۆش وەکو ئەومە بە دانیشە. بەڕاستی کێشەکە زۆر ئاڵوزووە بەس ئەوەمانەی وەینێ کەمە چارەسەرمان لەلانیا. چارەسەرەکەی چییە؟ ئاسانە دەکرێت ئەو مەزرعەی بکەینە دوو بەشەشیان بەنای ئەو برایەت دەکەین بەشەکەی دیکەش بەنای گۆ دەکەین و ئەو کاتی ئازادین کە بیفرۆشی. جەنابی پارێزەر ئەمن بە هیچ شێوەیە قبوڵم نییە. تەوا کەواتە کاری من تۆ دانیشە ئاخر و ماخری نایە براکە ڕازی بن ئەوە لە بەرژەوەندی گۆیە بڕوا بکەن. ئێمە منەی کێشەکەمان چارەسەر بێ لە گەورەتریکەی. کاکە ئەم لۆ یەک هەفتەی هاتبوومەوە ئێرە ژنم هەموو ڕۆژێک تەلەفۆنم لۆ دەکا دەڵێ پارە ئەمن 10 ڕۆژە لێرەمە چ دەڵێ ڕازی بین؟ با ڕازی بین. زۆر باشە ئەگەر بەو یارتاندا ئەگەر بەو شێوازە چارەسەر دەکرێ باشتر. وای دانێ لەو هەفتەیە هەموو شتە کۆتایی پێهاتیە. باشە دڵنیام بۆ کاری خۆما باشە ئێستا پێویستم بڕۆم باش یاڵا دەتانبینینەوە نا ببوورە کێشە نەمە نا چاوەکە بەخێر بێ سەر چاو. کاکە پێت وایە ڕازی بی؟ ڕازی نابێت چییە؟ ڕازی نابێت چییەکە؟ ڕۆژانە بەردەوام بووین لە گەڕان پارێزەرەکەم بێهیوا بوو بەڵام من لە ئەو گەشتبینتر بوو بۆ ژانی کەسەتی خۆم مۆلانە باوەڕم بە قسەیەکە بۆ ویژەوەیە دەبێ نەشئەت بدۆزرێتەوە. باشی برام سپاس دەکەم. هەر کەسێک هەیە لێرە ناوی نەشئەتە باری دەرونی تەواو نییە. نەشئەت نەشاد وڵی شوێنەکەی هەم جارێ مێنێتەوە. بەڕاستە؟ ئەرەوەڵە لە چەند دەرە بەس پێم بڵێ.
وڵی نزیکە لێرەوە بەس باوەڕ ناکەم بە ئاسایم دۆستەوە ئەبێ خۆم لەگەڵت دێم دام خۆم